كات 2500 نانی تیریمان بەکردندا لە سێ معمەلان هەستێکی زۆر خۆشم هەیە لەبەرەوەی خەرگ یەک دەنگ و یەک ڕەنگ و یەک گرتووە. هیوادارم هەموو کەس هەستیتن و هاوکاری ئەو کەمپینانە بکاتن. ئەمەوە چتۆڕی هاوکاری کۆمەڵاتی هەستاینە تقریبان 70 ژن دەبین هەر بە خۆمان مانگانە سندوقمان هەیە کۆبنەوەی خۆمان دەکەن و پارەی تێدەکەن بە لە سەحسای بخۆمان بێلایەنین. هەر هاوکاری چەمچەماڵشمان کرد بوومە لەرزەکەی ڕۆژ ئاواشمان کرد ینی لە هەموو بۆنەکانەمە هاوکاری دەکەن. ئەو جارش بەوەی هاوکاریمان کردیا کات 2500 نانی تیریمان بەکردندا لە سێ معمەلان هینایتمان لەگە دۆشک و چەند کەلوپەلیتکە. باشە چ دیمەنێکی ڕۆژاوی کوردستان زۆر کاری تێکردی زۆر پێی یعنی متاسیر بووی؟ وەڵاهی ئەو دیمەنی ئەو دوو چیژەی کە خۆیان بەسەر یەکدری دادا بوو لەگە ئەو چیژە دەنیزی کە فڕیاندا خوارێ جوانترین و ئەو هەڵمەتەی کە ژنیش دەیکا لە هەموو لایەکی کە زیە ئەوە زۆر ئەن تەسیری لێ کردم تەسیری لە هەموو کەسی کردیا. باشە چیت هەیە لەسەر ئەو هاوکێشە بیرکاریەی کە دەڵێت 2 کودو دەکاتە چەند؟ دەکا یەک لە قانونی بیرکاریش هەر دەکاتە یەک یان ئەمە بوو کورد بە دەرە لە هاوکێشەیەکی بیرکاری ئەمە ڕەمزە ئەمە بەرخودانە ئەمە یەکدەنگیە یەکوڵاتیە ڕەنجیە بەرێ کوردستان یەک پارچەیە هەموو هەر لە خێزانیش ئەگە یەک گرتوو بیتن هیچ کەسێک ناتانی بماشێنی.